هەموو دەم باش هێژان بەرنامەیە ژن و هەلبژارتن بڕەنگینی ئەخۆوە دەست پێت بکە دەبێ بەرنامەدا ئەمێ بەحسێ ژنێن سەرکردە بکەن ژنێن سەرکردە دناوا دەسەڵاتی یاسا و کەرتێ تایبەت حەزبی و حکومیدا کا ڕێژەی ئەوان چەندە ئەو بەربەستێن تێنە پێشیا ژنێ کوڕێ نادەن ژن ببە سەرکردە و خۆدی بڕیار و بڕیارێ بدە دەبێ بەرنامەدا ئەمێ دووفدا چوونەکە ڕۆژنەمەڤانی بکەن ئەمێ دیگەل نامزەتێکە ژن بۆ ئاخبن کات چنە ئەو ڕێ و پلانێن وێ نەخشەڕێیاوێ گاڤاهات و باوەریە هەوەستان و بچە پەرلەمان ئەوێ چ بکە ji bo ku rêjeya jinan di nav desalat û serkirdayetiyê di kertê taybet de weke jineke biryar der zêde bibe hûn jî bimara bin em ê berbestan ron bikin em ê dûvda biçin dûvda çûneke rojnamevanî ji bo vê babeta girîng bikin jin û helbijartin bi rengîniya xwe dest pê dike خێڵان مامبەکر کاندید بۆ پەرلەمانی کوردستان لەدایکبووی ساڵی 1985 ئەندامی مەکتەب لە دەستەی جەماوەری و پیشەیەکانی پارتی دموکراتی کوردستان بەکالۆریوس لە یاسا و ڕامیاری و قوتابی ماستەر لە زانستە سیاسیەکان بڕوانامەی خۆلی پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکان لە پاراستنی مافەکانی مرۆڤ بڕوانامەی خۆلی سەرکردایەتی ئافرەتان چەندین کاری خۆبەخشیشی ئەنجام داوە وەکو هەموو بەرنامە ژن و هەلبژارتن لە سەر تاشتەیە سبێ مە بە هەڤڕا کۆم دکەم هاتنە هەندورێ ماڵا خێلان مامبەکر کوێژی بدایکە خویا هێژە خوشکە خویا بدە و نازدار ئاریان خان تاشتەیەکە ڕەنگین بوومە ئامادەکریە لەسەر بێ تاشتێ ئەم دێ سوحبەت محەبەتێ بکەن هەم جیوان زتر ناز بکەن گەلێک سپاس گەلێک ساغبێ دەست پێکێ دەخوازم بینەرێن مە تەماشاوانên me tenas bikin tu kî te çima xwe namzad kiriye من خێڵان کچی مامبەکر مامبەکەی کۆخغاریەوە کەڵی پێڵێن فەرماندەی هێزی ڕزگاری سوپای ڕزگاری بوو و مەسئولی حرەکاتی سێرڤانیش بوو لە 2011 بەهۆی نەخۆشیەوە لە وڵاتی بەریتانیا کۆچی دوایی کرد تر خۆشم دەرچووی کۆلیژی زانستە سیاسیەکانم ئێستاش قوتابی ماستەرم لە هەمان کۆلێژ بەرپرسی بەشی تەجاوزاتم لە ناحەی کەس نەزان کە بەشێکە بۆ نێشتنی زێدەڕۆیەکان و نوێنەری ناحێم بۆ کەش بۆ تەجاوزات ئەندامی مەکتەبی ناوەندی حیزبیشم و ئێستاش کاندید بۆ خۆت کاندید کردووە من حەزم کرد یعنی کە سەیرم کرد حەزم کرد لە ئیشەکەی خۆمەوە زیاتر بیدات هەستمە کرد کە چەند جارێکە ئیشم هەبوو تەلەفۆنمە کرد بۆ پەرلەمانتارەکان فڵان ئیشمان هەیە چەند جارێک سەردانی پەرلەمانم کردو فڵان ئیشی تەجاوز چکە سێرمەکە خەڵکەکە کە تەجاوزیانەکە لە ناچاریە زۆربی تەجاوزێکرد فلان ئیشمان هەیە بۆمان بکەن فلان کە زۆر گوناحە ئێوە دەخولێکی بکەن یا یاسایەک دەرکەنەم تەجاوزاتە نەمێنێ یاخۆت شتێک بکەن کە خەڵک ڕێگایەکی بۆ دانێن یا ئەرزەکانیان لەسەر تەوزیەکەن کە بتوانین هاوکاریان بکەن خەڵک تەجاوز نەکە بە ڕێگایەکی باشم زانی خۆم کاندید کەم لەم ڕێگایەوە بتوانم خزمەت بە خەڵک بکەم زۆر باشە لەوێ دەرێت دایکە تەیە هێژە هەیە داگیان تو چ جیاوازیەک یان چ جوداهیەک لە نێوان خێلان خان و کچەکانی تری دەبینی و لە نێوان ئەو ژنەکانی تر وەکو دایکێک وەکو دایکێک وەڵا خێڵان کچێکی چالاک و زیرەک و ئازایە ئەوە تاریفی دایکێکە هەموو شتێکی تیا بینم چکە ناترسێت بە قووەتیشە ئەنجاکە وەختی خۆی کە تاعین بوو مەرحەلە دووی کولێ بوو کە تاعین بوو مەعاشەکەی وازام 150,000 بوو زۆر کەم بوو جاکە مەعاشەکەی وەرەگرت ئەچوو 50,000ەکەی بردەیدا بە خێر بۆ فەقیر میشەموە ڕۆڵە گیان تۆ مەعاشەکە چەندێکە تۆچی تەوزیەکەی توی دەیتە ئەمەی نەدا بەخوا زۆر فڵانەکە زۆر گوناحە هیچیان نییە ئەنجاکە چەند ساڵیشە ئەو مناڵە بێسەرپەرشتیارەکان هەن لێرە هەموو دوو مانگجارێ سێ مانگجارێ دوو مانگجارێ هاوکاریان بۆ کۆ ئەکاتەوە
لەگەڵ برادەرەکانیان خواردنیان بۆ ئەکرێت جلوبەرگیان بۆکە بووکەش و شەو داڵی مناڵانیان بۆ ئەبا چەند ساڵ وازام 6 ساڵە خەریکەوە ئیشەیە یعنی ئەوەکو دایکەتە بەحەز دکە ئەوەکو تو بەحەز دکەی هەندێکیژی لەسەر وی کارێتە دبەک و دلێتە زدەتر بێشینیت یعنی ژبەرک و ئەو خەلکین کو خانیان تەجاوز چێتکەن دەریاسایی چێتکەن تو بە خۆ دبێژی مەسەلەن دەستێوان تەنگە پێویستیەوان ببی خانیە بچووکە وێ دەمێت تو دخوازی ئارمان جنتانە و تو ئالی کاریەوان کەسا بکە بە ئەوەیەکی یاسایی بێک و خانیەوان خراپ ببە مەجبور ببی یاسا بڕیارەتە دەبێ خراپکە دەستەکی بدەنمان گەلک باشە ئەم تا شتێ بخۆن بە هەورە سەحبەت محەبەتێ بکە ئەز خازمەکە لەگەڵ خوشکەتە بەدەوژی باخۆ ئاریان خانجی خوشکە بەدەوە نازدارە خێلانخانەیە دخوازم نێڕینەتە بزانم ئەگەر هاتوو خوشکاتە دەرباسی پەرلەمنتوێ ببە تباوەر دکێ دکارە سەرکەفتی بە لەسەر وان پلان و نەخشەڕێین کوێدان لەسەری خۆدا طبعا خێڵان لەبەرەوەی چونە ناو سیاست و حیزبەتکردن و سیاستکردن خولیایەکی خۆی بوو چونکە کاتێک خێڵان پۆلیشەشی تەواو کرد لە بەشی قانون وەرگیرا هەرچەند یەکرد داوایە کرد کە تەنازل بکات لەبەرە قانون بەرزتر بوو لە سیاست لە کولیەیە لە بەشەکەیە داوایە کرد کە تەنازل بکات بۆ سیاست بچێتە ناو بەشی سیاست ئەوە بوو تەنازلی کرد کولیەکەی خۆی دابەزاند چووە قسمی سیاسە کۆلێژی سیاسی تەواو کرد و لەبەرەوە خێڵان لە مناڵیەوە ئەوەنەی کە فامی کردوێتەوە و زانیوێتی کە چی ئەوێ لە ژیان ئەو خۆی بەشەی هەڵبژاردەوە خۆی حەزی لێ بووە لەو کاتەوە هەتا ئێستا ئیشی لەسەرکات و تایەتی ئەکیدم بەتاکید سەرکەوتووە بێ لەبەرەوەی دڵێکی باشی هەیە و مێشکی باشە ڕات بەشتانە و حەزی خۆیەتی خولیای خۆیەتی لەوێ دەرێ لەگەڵ دایکا هێژە لەگەڵ خوشکاوەیە بەدە و خانوما هێژە مە ئاخفتن مەنی قاشێکی کورت کرد لەسەر تاشتێ ئەم زەتر وێ ناز بکەن لێگەوەکە ئەم ژێ دەرێ دەچن دەرێ دناوکار و خەوات و ژیانەوەیە دەرێک کا بزانن چ دەبە ئەمێ گووا بینن سەر ئەکران بەێ بەهرەخان ئەس دخوازم وەکە چالاکوانێکە مەدەنی وێ پرسیارێژدە بکەم دجواکێ مەدا چن ئەو ڕێگری و بربەستێن لە پێشیا ژنێ کە بیتە ژنەکە سەرکردە ژنەکە بڕیاردەر طبعا بەر لە هەموو شتێک کە باسی کۆمەڵگە بکەین لە ناو کۆمەڵگەیەکیش باسی ڕۆڵی ژن بکەین کە ئێمە دەزانین لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم و زۆر بە پێی ئەجوای کۆمەڵگەکان ژن پەراوێز دەخرێ کە عێراقیش یەکێکە لە وڵاتانە بێگومان ڕۆڵی ژن تێدا پەراوێز خراوە بە حکمی ئەوەی کە سیستەمی کۆمەڵ لێرە سیستمێکی زۆر خێڵکی و عشایریە کەناڵەکانی پەروەردە کەناڵی زانستی نین ئەو کەناڵانەی تاکی کۆمەڵگە پەروەردە دەکەن بۆ نمونە مزگەوتە دیوەخانە سیستمی خێڵە هەموو ئەوانەوە دەکات لە عقلیەتی خێڵ لە عقلیەتی کۆمەڵی دواکەوتو ژن و ڕۆڵی ژن پەراوێز دەخرێ ژن وەکو یەکێک لە کاڵاکان ئەژمار دەکرێت لەبەرەوە ئێمە کە بمانەوێ کە باسی ئەوەکەین ژن بێتە مەیدانی کار کە بمانەوێ ژن ڕۆڵی خۆی و گرنگی خۆی بۆ بگەڕێتەوە و پێی بدرێ دەبێت سەرەتا ئێمە باسی کەناڵەکانی پەروەردەی کۆمەڵ بکەین دوای ئەوە کە ئێستا حزب بێگومان یەک لەو کەناڵانەیە کە تاکی کۆمەڵ پەروەردە دەکات دەبێت حزبەکان بە تایبەت حزبەکانی دەسەڵات حزبەکان کە هەمووی دروشمی سۆشیال دیموکرات و دیموکراتی و مۆدێرنیان هەڵگرتووە دەبێت ئاگایان لەوە بێت کە پەروەردەی تاکەکانیان بە جۆرێک بێت چیتر ڕۆڵی ژن پەراوێز نەخرێ هەوڵ بدەن ژن ئەو گرنگیەی کە شایەنەتی وەکو مرۆڤێکی ئاسایی ئەو گرنگی پێ بدرێ و بۆی بگەڕێتەوە بیاتە نابە شوورەشێکی ژنان لەوی وڵاتی سەر هەلدا حتا ژن بڕیاردانێ دە سەرکردایەتیە ژنێکی سەرکردە زێدە ببە وەکێک و خێلان خان بۆ خۆشی ئانها وەکە نونەرا vێناحەیە بوونهێشتنا زێداڕویان ئەو ئیشەی ئێمە کە ئێستا لێرە منیش پێشتر لەو لیژنەیە بووم ئیشی بەدوادە ئیشی بەرگرتن بە زێدەڕۆیەکانە ئێستا کە خێڵان ئیشی لێ دەکات ئێمە پێکەوە لە لیژنەیە بووین ئیشێکی زۆر زەحمەتە ئیشێکی ئیزعاجە پێشتر ئێمە لە لیژنەی
پاککردنەوە و شتی بەسەرچووی بازاڕیش بووین ئیشێک بوو کە بەڕاستی هەندێک هەتا لە پیاوەکان خۆیانیان لێ دەدزیەوە چونکە ئیشێکە پڕ لە مەشاکیلە ئیشێکە مەسەلەن بە تایبەت زەوی زێدەڕۆیی بڕاجەمان دەهات بۆ نمونە شەڕی دەکردێک و من لەکوێ خانوودەکەم بە ئێوە چی خێلان خان لەوێ دەرێ دخوازم وێ پرسیارێشتە بکەم مەسەلەن ئەم زەحمەتیەوەی کاری دزان بچخۆ بە تایبەتی وڵاتێکیوەکی وڵاتێمە چینە هەژار زێدەیە خەڵک فەقیرە ji destê wan nayê mecbûrin xaniyekê durust bikin eger bi awayekî ne qanûnî jî be serê eyalê xwe bikene nav de çawa gote dest vî karî kir û astengiyên vî karî çi ne ڕاستە لە بیدایەت کە دەستمان بێکرد لەگەڵ بەهرەیە کاتێکە هاتین دوو پیا و ئیشەکەیە کرد لەگەڵ لێشنەیەکی سێرەوانی بوو لەگەڵ لێشنەیەکی پۆلیسیش بوو لەگەڵمان ئیشیانە کرد یەکەیەکە هەموو پیاوەکان لەگەڵمان نابوون یەکێکە سەحبیان کرد بیدایەت کە هاتن یانۆمانە ئافرەتە دوای پیاوەکان ئەمانە نەرمترن با بڕۆین ئەم ئیشیان پێکەین و ئیشەمان بۆکەن ڕۆژی وا هەبوو بە دەدەقە بە چارەک لەگە خەڵک مناقەشەمانە کرد من بێزارە بووم تەواو من هیچ هەموو بەهرە تۆ قسەی لەگەڵاکە ینی هیچ حەل نامە هەوڵمان نا کە ئەچوین لەگەڵ هەندێک کەسا قسەمە کرد کە چین بۆ گوندەکان بۆ کەشفەکە ئەڕۆشتم لەگەڵ پیاوی وایە قسەمە کرد کە تەمەنێکی هەیە کۆمەڵێشت قوبوڵ ناکە ئافرەت قسەی لەگەڵاکە بە منێوت من لەگەڵ تۆی قسە ناکەم تۆ ئافرەتی بچ ژن باوەریە نادە ژنێ بیات دیگە خەلەلەکەش لە ژنەکانە ئەبێ ژنەکانیش هەوڵ بە من بۆ دەنگ بە پیاوێک بم بۆ دەنگ بە ژنێک نەدەم بۆچی ژنێک پێش نەکەوتەگەر ژنان دەنگیان بەتوودا بچێ پەرلەمان بۆ ئەو ژنانەی کە ببنە بەسەرکردە خویان ببینن لە دەسەڵات و بڕیاردان من ئەڵێم حەز ئەەکەم یاسایەکە بێت لە ڕووی یاسایی و لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پەرلەمانە یاسایەک لە پەرلەمان دەرچێکە ڕێژەیەکی کۆتادانێ بۆ ژن با لە ئەنجومەنی وەزیرانە با لە لە بەشی ڕایشکاری با لە مدیل عامیە با لە وەزیرەکانە با ڕێژەیەکی کۆتا ژن هەیبێت با لە سیاسەتە لە مەکتەبی سیاسی و لە سەرکردایەتیەکانە کۆتایەک بۆ ژن هەبێت لەوێ دەرێ ئەزگەهشتم دەرئەنجامێکێ ku jina pêwîstî bi palpiştî û desteka jinên din heye. An ku ne bitine ayîn, perwerde, keltûr, ferheng li welatê me rêgirin li hemberî jinan. Carna jin bi xwe jî rêgire li hemberî serkeftina jinekê din. Em berdewam dikin. گرێدای کار و خەباتە خانم خێلانێ ئەم هاتینە جێکی کوژبەرک و کار و خەباتەوەی یا ئانها کو دخوازە بچە پەرلەمانیژی پاشی وێ بەرفرەحتر بکە هەنیاسان بگوارە کو دخوازانجا خەلکی دابن کو هەلگرتنا زێدەڕویە مقدم دیاریژی لەوێ دەرەیە ئەم لەسەر کارێ وێ پێشتر باون هەم بە هەڤرا دەرکەتنە بۆ هەلگرتنا زێدەڕوە چ چیرۆکێکوە بە هەڤرا گرێدەیان چ تێبیراتێک و هەستێتە هەژان دبە خێلان خانێ کردبە بەڵێ سوپاس بۆ ئێوە طبعا من بەرپرسی پێشووی لیژنەی هەڵگرتنی زیادەڕۆیی بووم ئەو فترەی کە من زیادەڕۆیی هەولێر ناحیە کەس نەزانی شێڵان خان لەوێ مۆزەف بوو سەرپەرشتی دۆسیەیەکی دەکرد بە ناوی هەم ڕێگە پێدان هەم هەڵگرتنی زیادەڕۆیی لە ناو زمنی ناحێکە ئەو فترەی کە ئیشمان هەبوو پێکۆ ڕۆژانە هەفتەی یەک جار دەرچوونمان هەبوو بۆ کەشف یعنی شتی زۆر سەیرم لەو ئافرەتە دەبینی وەکو زۆر جار خانوویەک بە تەجاوز کرا بوو کەسێکی فەقیر بوو قانونیان دەبووە تێکمان بدایە ئەو حەزی دەکرد کە تێک بچێ بەڵام هەم دڵی پڕ ئەبوو بۆ خاوەن خانووەکە کەسێکی میهرەبان بوو زۆر حەزی لە ئیشکارەکانی خۆی بوو بەردەوامیش ئەیویست زێدەڕۆیی نەکرێ بەڵام لە پەنا ئەوەیشا حەزی دەکرد هاوکاری خەڵکی فەقیر و هەژار بکە لە تەجاوزاتیش بەردەوام معلوماتی بە ئێمەدا دەیوت لە فڵان شوێن دەیانەوێت تەجاوزێک بکرێت با ڕێگە نەدەی زۆر هاوکاری ئێمە بوو ئێمەش ئەو فترەی کە پێکۆ بووین لە ناو ناحەی کەس نەزان چونکە ئێمە ئەرکی هەموو ناحەکانمان لە ئەستۆ بوو هەفتەی جارێک دوو جار دەمانتوانی لەگەڵ ئەوان تەعامل بکەیت ئەو فترەی کە تەعاملمانە کرد بەڕاستی تەعاملێکی زۆر مرۆڤ دۆستانەی هەبوو لەگەڵ مراجعەکانی باشە تو وەکو پیاوێک چڕوانگەیەکت هەیە بۆ ئەوەی ژنان زیاتر خۆیان ببینەوە لە ناو سیاست و دەسەڵاتدا دەبی چی بکرێت بە تایبەت ئێوەی پیاو دەبی چی بکەن وڵی بەتەنیا بە پیاو ناکرێت ژن ئەبێ وجودی خۆی هەبێ ئێستا خێڵان ئەگەر خۆی وجودی نەبێ هەرچەند پیاو لە پشتی بێ هیچ پێ ناکرێت بەس وجودی ژن دەبێت قۆڵی لێڵ ماڵێ بێتە مەیدانەکەەوە هیچ جیاوازێکی لەگەڵ ئێمە نییە مرۆڤە
دناف پەروەردێ دناف کەلتوردا di civakê da çi bête kirin heya ku pêşketina jinê yan pêgehê jinê di nav yasayê da di serkirdayetiyê da di biryardanê da bibîte wekî keltûrek êdî xelek wisa fam bikin ku yeksanî di nîvbera jin û mêre da di biryardanê da êdî yek be bê cudahî be ferqiya jinê û mêrî di biryardanê da nebe di civakî da ji ber ku di her civakekî da guman hel negire şik hel negire ku jin û mêr yeksan nebin kewate ew civak pajdaketiye û لقمایه لی اگر یکسان بن دکارن پیش داد کردن جواب به توهی به گلم پری پیش داد کرد ام وان پرسان ج چند جنان دوام دناف پارکی داد کن خیلان خانجی گوتن اخویا داویه لودره پاشی وی بکه بمراب تو دلی چی لسر اوی که جن ریجی جن لنا و پارلمان لنا و سیاست زیاد بکره و کوپیاویک رات چی لسر جنیش طبعا حق خویتیم یعنی او بیتن اویش مروفنیا حق خويت يعني ايش ما في خويتي كرجني شوكو ظلام بجيتن ئێوە دەتانەوێ لە پەروەردە لە ناو کۆمەڵگەدا لە ئاین پیاوە ئاینیەکان چون شروڤە بوو ئەوە بکەن بۆ ئەوەی ڕێژەی ژنان لە ناو دەسەڵات لە یاسادانان لە سەرکردایەتی لە بڕیاردان زیاد ببێ پێشەکی بەخێرهاتن دەکەم زۆر بەخێرەی زۆر خۆشحاڵ بووم لە مێژە چاوەڕێ ئەوەمە کە کەسێک پرسیاری ئەوم لێ بکات ئافرەت چییە؟ ئافرەت کاری چییە؟ لێرەدا دەمەوێت ئەو بڵێم ئافرەت دەتوانێت بڵێ منیش لێرەم بوونم هەیە لەم دنیاە ڕەنگم هەیە ژیانم هەیە کەواتە پێشکەشی خۆمی بکەنەوە با دەسەڵاتی خۆم لە دەستی خۆمدا بێ بتوانم کارێک بکەم بۆ کۆمەڵگایەکەم باشە چی بکرێ بۆ ئەوەی ژنان بتوانێن ئەوە ئازاد بن قسەی خۆیان هەبێ ڕای خۆیان هەبێ بەڕای من هەموو ئافرەت هەموو کەس نەک ئافرەت هەموو کەس ڕای خۆی لە دەستی خۆیدایە بەڵام زۆر کەس ناهێڵێ ئەو ڕەیانی خۆی دەرببڕێ کێنە ئەو کەسانە ئەوانی دەوربەر کۆمەڵگا کەسایەتیەکان زۆر جار کەسە دەسەڵاتدارەکانیشن ئەی چی بکرێ بۆ ئەوەی ژن لەو بەربەستە قورتاڵ بێ کەس ناتوانێت یارمەتی کەس بدا ئەوەی دەکرێت بۆ خۆت دەتوانی بۆ خۆتی بکەی ئافرەت دەتوانێت جێگای خۆی لە هەموو جێگای بکات مثلا خاتونێکی وەکو ئەوە کە دەیەوێت بچێتە پەرلەمان چی بکات بۆ ئەوەی ئێسان کاری زیاتر بێ لە یاساکان لە دەستور لە بڕیاردان لە ڕێنمایەکان بۆ ئەوەی ژن چاوکراوەتر بێ بۆ ئەوەی ڕێژەی ژن زیاتر بێ یەکەم شت ئەوەیە بیکە پێگەی ئافرەتی کورد لەبەرەوەی ئافرەتی کورد لە زۆر بواردا یعنی پشتگوێ خراوە یەکەم شتی ئەوە بێ کە کار بکات بۆ بوونی ئافرەت مشکلەی من ئەوەیە ئافرەت لەگەڵ پیاودا کە مقارنە دەکرێت پیاوەکە بەرزتر دەبیندرێ نازانم هۆکارچیە هۆکار ئەوەیە ئافرەت باڵا دەست نییە یا ئەوەی پیاو زاڵە بەسەر ئافرەتدا کەواتە من دەمەوێت خۆم بگەێنم بە شوێنێک بەرزایی بێ هەرگیز لێ نەکەومە خوار بەڕای تو چییە سەبەب ینی ئەگەرەکان چین کە وا لە ژن کە خۆی کەمتر ببینێ یان ئەگەرەکان چین کە پیا و خۆ بە گەورەتر بزانێ خۆ بە قرارتر بزانێ مجتمعەکەمان کەوە تێ ئەژین دائما ئافرەت بە چاوێکی نەزم سیر ئەکرێتن يعني خطای مجتمعیان پەروەردەیە پەروەردە مجتمع بوونی کەسانی دەوروبەری خۆمان ئەوە ئەکەن کە پێگەی ئافرەت نزم بێتن ئێمە خۆمان ئەبێ خۆمان بنیانێ بەێ خێلەخان تو چت بێژی دەرهەقەوێنی قاشە کومە کرد بدرێجە هیا ڕۆژێمە چەند کەزیتن مەگەلوانی قاش کرد یعنی بیاتە کێموکاسیە ژنێ چییە یعنی دەوێت دناو پەرلەماندا ئەگەر تو دچیە پەرلەمان وەکێ ژنێک چ بکرێت بۆ ئەوەی ژنان زیاتر خۆیان لە دەسەڵات و لە بڕیاردان و لە سەرکردایەتی و لە کەرتی تایبەتە مهم ژن لە جێگایەک بن کە بڕیار دەربن چی بکرێت وتی قسەکانی هەمویان کە لێکینەوە هەمویان ئەڵێن کۆمەلگاوا بکات کۆمەلگا چی بکات یاخود لە سیاست یاخود لە ڕۆشنبیری یاخود لە تاکەوە بەس من پێم وایە لە تاکەوە بێ و ئیشە بکرێ بەرەو سەرۆش من لە عیلەکەی خۆما بێ خۆم وا لێ بکەم کە عیلەکەم پشتم پێ بەسێ دوایی چوومە ناو کۆمەلگەوا بکەم کۆمەلگا پشتم لێ بەسێ ئەنجا داوا بکەم خۆم ئەبێت خۆم دروستکەم لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی تێکەڵیەوە لە ڕووی علاقاتێکی باشەوە لە ڕووی سیقە بەخۆبوونەوە لە ڕێی کەوا خۆم دەرخەم کەس نەتوانێت هیچم پێ بکە کە من خۆمم ئیسپات کرد توانی خۆم دروستکەم ئەنجا کۆمەلگا سیقەم پێیەکە پێویستە لە پەرلەمانە یاسایەک دەرکرێ لە ڕووی پەروەردەوە ئافرەت دروست کرێ پێویستە چەند خولێک بکرێتەوە کە ئافرەتی سەرکردە دروستکە لێرە ئەس دخوازم یەک پرسیارشتە بکەم کو دەرئەنجامێ vêlê kolîn û dîvdaçûna me ya rojnamevanî bû pirsiyara min ew e çima xelek dengê xwe bidete te xêlan xan ji ber çi
خەڵک دەنگی خۆی بابەمان لەبەرەوەی منیش حەزەکەم خۆم ئیسپاتکەم منیش حەزەکەم کارێک بکەم بۆم کۆمەلگایە منیش لەبەرەوەی کە لە هەم حیزب و لەم لە حکوومەتیش ئیشم کردووە مەوێ پردی پەیوەندی نێوان ئەو دوانە بم من لەبەرەوەی لە ناو خەڵکەوە هاتووم ماریشەکانی خەڵکە زانم لە ناو حکوومەتە ئیشم کردووە کێشەکانی زانم کێشەکان کە هەوڵ دەم و کێشە چارەسەرکەم هەر سەبەبی خۆکاندیدکردنیشم ئەوە بوو بیدایەتم من ئەمەوێت ئەو کێشانە کە ئەمبینیت تەکلیفم لە خەڵکی کە ئەکرد تەلەفۆنم بۆ پەرلەمانتارێکە کرد بۆم حەلکە من ئەمەوێ خۆم حەلیکەم خۆم ئەو کێشانە چارەسەرکەم خۆم ببم بە پردی پەیوەندی لە نێوان خەڵک و لە نێوان حکوومەتە گومانێ هەل ناگرە ئەو جڤاکێ کو ماف و ئەرکێ ژن و مێرە تێدا یەکسان بن ئەو جڤاک پێنگاف پێشدا دکەوە لێ هەر وڵاتێکی بێهنا سەرکەفتنا ژنێ ژێنەیە ئەو وڵات پاش دەکەتی ڕووخایە بتەنێ مایە دوودا چوونامەیە ڕۆژنەمەوانی ئەڤروکە دە بەرنامەی ژن و هەلبژارتندا ئەو خیا کرد دەگەل نامزەتە هێژە کو ژن ئێدی دخوازن دەدەست هەڵاتێدا دە بڕیاردانێدا جهێوان گەلک خورد بە ئانکو ئەو مێر بە هەڤڕە بڕیارێ بدەن لەسەر چارەنویسا بی وڵاتی ژن و هەلبژارتن لەوێ دەرێ خەتر دخوازە لە ڕۆژەکێدن لەگەل ژنەکێدن پلان و نەخشەڕێ نوێ ئەمە ئاشکرا بکەن ما بشوفينا